سڵاتان لێبێت توانانەقیم لە بەرنمەیەکی تری شرۆڤەی سەربازی لە 1964ەوە دێمە لاتان لە بۆ خۆتان دەزانن لە مانگی هەشتا ڕووداوگەلێک لە عێراقا ڕوویداوە لە ساڵانی ڕابردووە کە لە یاد ناکرێن کە بەشێکی شەڕ و ئاڵۆزی و ناخۆشی بووە لە شەڕی کوێت لە شەڕی ئێران عێراق ئەمانە هەتاوەکو ئێستا کۆمەڵێ پرسیاری هەڵگرتووە عێراق ئەو دەما چۆن بۆ نمونە ئەگەر لەسەر شەڕی کۆیت بوەستین پەلاماری کۆیتیدا چی چەکێکی بەکارهێنا و دواتر چۆن وای لێکرا کە شکست بێنێ لەو پەلاماردانە و زیانێکی زۆری گیانی مادی سەربازی بکات و دوجاریش ناچار بکرێت بەوەی کە چەک دابنێ. هەموو ئەمانە لەگەڵ عەقید سەلام مەسعەد ڕاوێژکاری 1964 بۆ کاروباری سەربازی گفتوگۆ دەکەم. کاک سەلام دووبارە بەخێر بیتەوە. سپاس دەکەم هەر بژیت چاوەکەمی. ئەم مانگە بۆ خۆت دەزانی بۆ عێراق ڕووداوگەلێ ڕوویان داوە لە شەڕی کۆیت لە شەڕی ئێران و عێراق، بەڵام من ئەمەوێت لەسەر شەڕی کۆیت بۆ خۆت دەزانی لە 1990 ئەم شەڕە دەستی پێکرد. عێراق چۆن بڕیاری ئەم شەڕەیدا لەکوێوە دەستی پێکرد؟ جەنگی عێراق و کوێت کە عێراق کوێتی داگیر کرد کێشەکەی خۆی پێشەوە ڕوویدا و پێشەوەی جەنگی عێراق و ئێران کە کۆتایی پێبێتن کێشەکان زۆر بوو. بۆ نمونە قەرزی عێراق کە کوێت و سعودی و قەتەر و خەلیج بە هەمویانەوە دابیان کێشە لێرەوە دەستی پێکردوە، کێشە لەسەر نەوتیش دەستی پێکرد کە نرخی دابەزی کوێت و ئەوانە. عێراقیش لە جەنگێکا دەرچوو زەرەری زۆر کردبوو 8 ساڵ. عێراق بڕیاریدا ئەگەر بە بیرمان بێتەوە پێش ئەوەی عێراق کوێت بگرێ سەدام حوسێن لەگەڵ سەفیری ئەمریکا لە بەغا دانیشت. لەوێ ئەم بڕیارە درا. ئەمریکا گڵۆپی سەوزی بۆ هەڵکرد. بەڵێ بۆی هەڵکرد. باش. بەس هەنێ قەراراتی تیا بوو دوایی باسیەکەین. باش. عێراق هەستا پێشەوەی کێرەژە هێزەکانی بڵین کۆماری عێراق حارەز جمهوری ناردە سنووری کوێت زۆریشی نرد. ئەو هێزانەکە بڕاتە وێنانە ینی بە تەمای هێرشیتەوە ئەو شوۆنە هی تەدریب و مناوەرات نییە، هی مەشق نییە بیکەیت. تۆگەر بتەوێ مەشق بکەی ئەڕۆی لە سەحرای عزێمەیکەیت نەوەک بڕیتە سنووری وڵاتی. نیازی هێرشی هەبوو، نیازی سەپاسەتی هێرشی هەبوو. پێشەوەی هێرشیش بکە فڕۆکەیەکی جۆری مێک 25 لە قاعدەی شعێبەوە قاعدەی الوحدە لە شعێبە هەڵسا بە ئاسمانە بە بان کوێتە ڕەت بوو. عێراق بە کوێتی وت ئەو فڕۆکەیە ئیمێرجنسی ڕووی داوە، حاڵەتێکە کۆنتترۆلی پێ ناکرێت فڕۆکەکە بە ئاسمانتانە ڕەتە بێ بەڵکو بتوانێت فڕۆکەوانەکە دوایی بیگەڕێنێتەوە بۆ عێراق. ینی داوای هاوکاری لە کوێت کرد. داوای هاوکاری لە کوێت کرد. داوانیش باوەڕیان بەوە کرد، بەڵام ئەو فڕۆکەی مێک 25 ڕەسم گرتن و چۆنی کوێتیەکان بە ئاشکرا هەمووی پێشاندا بۆی شەکەی ئاسانکاری بێتن و هەمووی تەسویر کرد. گەشتی ڕسمی هەمووی گرت و گەڕایەوە و داینەوە دایەخیاد مەسحێکی سیخوڕی باشی کرد ئامادەکاریەک بۆ هێرشکردن. تەواوی هەمووی کرد بۆ ئەوی بڵێ خاڵی زەعیفیت نەمێنێتن، تووشی هەڵەیە ببیتن، تووشی هێزێ ببیتن کە لەو ناچەیە بێتن تۆ پێی نەزانیتن. ئەمە ئیشی خۆی کرد. ئیشی خۆی کرد. دوا بەدوای هێرشەکە دەستی پێ کرد. ئەنجا هێرشەکە دەستی پێ کردە سەر کوێت. زۆر باشە. با بزانین لە هێرشەکە عێراق چی لە جۆری تانک و زرێپۆش و چەک بە شێوەیەکی گشتی چی بەکارهێنا؟ زۆری هێزەکانەوانەی کە هێرشیان برد حارەز جمهوری بوو، حارەسی کۆماری بوو، پێکات بوو لە هێزی حاموڕابی. هێزی حاموڕابی بەهێزترین حارەز جمهوری عێراق بوو، لەوە باشتریتیانە بۆ عێراق، یعنی ئەوە تۆپ یەک بوو لە هێزی عێراقا کە ئەو لە پێشەوە بوو هێڕشی برد لە مەنتیقەی سەفوانەوە کە داخل بوو. بەڵام پێش ئەوە فاو داخل بوو لە جەزیرەی بۆبیانەوە. پێشەوە ئێمان حرەکەتکەن ئەوان دوو نیو بەرەبەیان چوونە ناو جەزیرەی بۆبیانەوە لە دەریاوە لە خەلیجەوە چوونە ژوورەوە. وەکو بە جەنابتم وت لە حەڵقاتی پێشووە سوپای عێراق نیزامێکی بەریتانی هەیە، چواری بەیانی هجوومەکە و تەواو چواری بەیانی حاموڕابی هێزەکانی عێراق دەستیان پێی کرد چوونە ناو کوێتەوە.
تانکەکانی کە بەکاری هێنا لە جۆری تی 72 بوو باشە تی 62 تیا بوو ئەم تانکانی کە لە پێشەوە بوو جگە لە دوای ئەوەی کە کۆنتترۆلی کرد تانکی تر چووە پێشەوە بەڵام ئەمانە لە پێشەوە بوون کۆنتترۆلیان کرد ئەنجا هێزەکانی عێراق زیادی کرد تی 55 ڕۆیی هێزی محەممەد القاسم فرقەی 5 ڕۆیی ئەمانە داخل بوون ئیتر سنوورەکانیان گرت و بڵاو بوونەوە لەو ناوچە تایبەتمەندی ئەو تانکانە چی بوو کە عێراق بەکارێنا لە گرتنی کوێتە تانکی کوێیی بوون تانکی تی 72 رووسیا تانکێکی زۆر پێشکەوتوو بوو بڵین ئەو تانکە ئەتوانێت بە ڕۆیشتنەوە تۆپ بە هاوێژێ بەبێ ئەوێ ڕاوەستێ جیازی موازنەی تایە تی 55 نەخێرە بێ ڕاوەستێ تی 72 لە دقەیەکە 6 تۆپە تەقێنێ تی 55 4 تۆپە تەقێنێ تی 72 خەوانی نییە وەکو ئاربیژێ حەشوەیە تێکرێ و دەرێ بەڵام ئەوانەی تر قەوان ناکەوێتە حەوزێکەوە بێ بەتاڵی بکەیت 300 تانک بەشداری ئەو شەڕی کرد ڕقەمێکی زۆر بەرزە 300 تانک بەشداری ئەو شەڕی کرد و 100,000 سەربازی عێراقی 100,000 سەرباز لەگەڵ 300,000 سەرباز لەگەڵ بە چەند توانیان بچنە ناو کوێتەوە بە کات بە دوو ساعت کۆنتترۆلی کردەوە بە دوو ساعت زۆر باشە ئەو کاتە یعنی ئێسەش هەندێک جار باس لەوە کرێ کە عێراق هەندێک فڕۆکەی بە هەڵە کەوتۆتە خوارەوە خۆیان بە تاوەری کارەبا کێشاوە لەو کاتە فڕۆکەی بەکارهێنا بەڵێ فڕۆکەی بەکارهێنا لە میراجی بەکارهێنا بەڵێ سیخۆی 22 ئەمفۆری بەکارهێنا کۆپتەری زۆر بەکارهێنا هەلیکۆپتەر می حەفدەی زۆر بەکارهێنا بەڵام کوێت سیستەمێکی بەرگری ئاسمانی هەبوو ئۆتۆماتیکی شێ کرد ئەفسەرەکان ڕایان کرد بەجێیان هێشت بەسەوە هەر ئیشێ کرد ئەو فڕۆکانە کە چوونە ئاسمانی کوێتەوە بەوە کەوتنە خوارەوە ئەنی هاوڕەیەکیشم هەیە لەوانە زانم نەقیب زەید کەوتە خوارەوە کورسیەکەی دۆزرایەوە کە خۆی فرەدا بپڕێت بەس خۆی نەدۆزرایەوە تاکو ئەم ڕۆژە ئەو فڕۆکەوانە تاکو ئێسش دیار نییە ئەو کوڕە یعنی ئەو سیستەمە بۆ خۆی ئیشێ کرد ئیشێ کرد ئۆتۆماتیکی شێکرد باشە کە عێراق بەو 100,000 سەرباز و بە 300 تانک و ئەوانە هێرشی کرد و توانی بە 2 ساعت بیگرێت پێویستی بە تارە کرد یا تارە هاوکاری کرد لەوەی بەو کاتەکەمە بیگرێت فڕۆکەی کوێتی هەبوو لە جۆری سکای هۆک و میراج هەیان بوو ینی فڕۆکەیەکی کوێتی هەڵسا لە جۆری سکای هۆک بەس میراجەکە خستی خوارەوە مەترسی ئەوەیان هەبوو دوایەوە مەترسی هێزی تریان هەبوو داخل شەڕەکە بێتن هەرچەنێ لەگەڵ سعودیە ڕێککەوتوو بوو بەڵام هەر مەترسی بوو سعودی هێزی ئاسمانی چی پێش بەرنامەکە باسی ئەومان کردوتت یەکێک لە خەلەلەکان لەوەی کە کۆیت گیرا بە هەڵە بەشێک لە جێیشی عێراقی ڕۆیشتە ناو خاکی سعودیەوە چەندین کیلۆمەتریان بڕی ئەوە چۆن بوو هێزەکانی حرەز جمهوری ئەو ئەفسەرەی کە لیواکەی برد عەقید ڕکن بوو ئەفسەرێکی زۆر بەتوانا بوو زۆر زیرەکش بوو بەڵام ئەو هەڵەیە کرا ئەو ئەبوایە بۆ ئەمیری کوێت ڕای کرد دەرچوو چونکە ئەو لیوایە ئەبوایە لە منتقەی عەرعەرەوە کە سوڕایەوە سنووری کوێتی بگرتایە تاکو خەلیج ڕێن نەدا هیچ کەسێ دەربچێ لە کوێت بەڵام ئەو لە جاتی بسوڕێتەوە هەڵەی کرد چوونەوە سعودیەوە ماوەیەکی زۆر ڕۆیی کاتێ ڕاوەستا هەستی ڕاگرت ئەمە لەسەر نەخشە ئەو شوۆنە نییە ڤیددیۆیەک هەبوو من لە کاتی 2023 ڕوخاندنی ئەوە بینیم نەخشەکە لە بام بۆنیتی لاندگروزەرەکەی دانێ و سەیرێکە و سەری سوڕماوە لە کوێیە ئەمیدەکە ئەمید عەقید ڕکن بوو دوایەوە سەری سوڕماوە کە سەیرەکە شوانێکە بینێتن پشتروانەی پێ لێ پرسە ناو خاکی سعودیە ئەڵێ تۆ لە ناو خاکی سعودیەی نزگەی 20 کیلومتر تا 25 کیلومتر هاتوویتە ژوورەوە ئەمە ترس لە سعودیە نیشت ئەو کاتە عێراقی توانی سعودیەش بگرێتن ئەوەندە بەهێز بوو ئەوەنە بەهێز بوو بەو هەموو تانکە و بەو هەموو بەڵێ ئەیتوانی کاریگەری هەبوو لەسەرەوە باڵێ ئەوە بۆ ڕێڕەکانی دوای هەموو قەرارات بگۆڕێتن هەموو بڕیارێ بگۆڕدرێتن و ئەمریکا بێتە پێشەوە و سعودیە ترسی لێنشت کە سەدام حوسێن ئەوانی شەگرێت و ناوەستێ لە کوێت باس لەوە کرێعانی خەڵکی سعودیە هاوڵاتی سعودیە و کاتە مەترسیەکی زۆری کەوتۆتە سەر و باڵێ زۆر باشە عێراق چی دەستکەوت لە ڕووی چەک و تەقەمەنیەوە بە داگیرکردنی کوێیت ئەمانزوماتی دەستکەوتی جەنگ هیچی دەستکەوت بەڵێ فڕۆکەی میراج باشە
بە زۆری فڕۆکەی میراج ئێفۆنەکان ئەوانەی دەستکەوت میراجی 2000 دەستکەوت لەوێنانە ئەمانیان هێنایەوە بۆ عێراق هەنێ جۆری زری پۆش و تانکۆوانە بەس کەمیەتەکەی کەم بوو عەدەدەکەی نەبوو گرنگ فڕۆکەکان بوو میراجەکان ئەوانەی دەستکەوت ئەوانە گرنگ بوو بۆ عێراق زۆر باشە فڕۆکەی دەستکەوت لەو شەڕەیە بەس ڕووداوێک هەیە باس لەگیان لە دەستدانی فڕۆکەوانێکەکە کاک سەلامکە بەهۆی نەزانین لە سیستەمی ئەو فڕۆکەیە بۆ تاقیکردنەوە جەنابەت باشتر دەزانی ئەوە چۆن بۆ فڕۆکەوانی عێراق گیانی لە دەستدا کە میراج ویستی میراج تاقی بکاتەوە هەر وڵاتێ نیزامێ سیستەمێکی هەیە کە بەکاری دێنێ ئەو فڕۆکەیە ئەکڕێتن بۆ نمونە فڕۆکەی ئێمە کە عێراقی کڕێ بەرزی بە مەترە خێنێتەوە ئەزەکەم بۆ هاوڵاتیانیش ئەمە باسی کەمیانی چۆن بەرزیە خێنێتەوە ئەو فڕۆکەیە باش ئەگەر ببینی سیستەمی هەیە پێڵەن پیتۆت نیزامی پیتۆت شیشێکە لە دەم تەیارەکەیایە زۆر کەس وا ئەزانێتن کە باسییان کردووە بۆم ئەڵێنەوە بۆ نیشانگرتنە نەک بۆ نیشانگرتن بەس وەڵایەوە جێگەی پرسیارە ئەو شیشە وە کوشیش وایە لە لوکی تایارەوە دەرەچێت چیە ئەو شیشە لە ئاسمان بشکێ ئەو فڕۆکەیە کۆتایی پێدێ ناتوانێت بنشێتەوە ئەو شیشە لە ناوەڕاست بۆشاییە پانکەی بچووکی تایە تۆ لە سیارە لێوخڕی لەسەر زەوی تایە کیلۆمەترت بۆ حیسابەکە بەڵام لە ئاسمان بەچی حیسابەکەی بەو پەرەوانەی کە سوڕێتەوە کیلۆمەتری سورعەتی تیارەت بۆ حیسابەکاتەوە لیزەر هەیە لە بن ئەو شیشە لە زەویەدا بۆیە گەڕێتەوە پێتەڵە بەرزیتەوە نەیە ئەنجا ئەمانە هەیە بە مەتری خێنێتەوە هەیە بە فوتی خێنێتەوە ئەمەی کۆیت بە فوت ئەمەی کوێت بە فوتی خێنێتەوە هۆی ئێمە بە مەتری خێنێتەوە هەردووکشی عینی جۆر فڕۆکەیە میراج ئەو ئەفسەرە سعات 2 شەو فڕی هەر بە بەمستی تاقیکردنەوە یان نا بۆ تێست پێی دەرچوو تاقی پێی دەرچوو شەو سعات 2 بوو باشە ڕائد بوو ناوی ساڵح بوو خەڵکی گەڕێکی حەیل بەس لە کەرکوو بوو لە قاعیدەی سەدامەوە گەیارەوە پێی هەستا سعات 2 شەو ئەو سەحرایە تاریکە چرایەکی هیچی تیانە لەسەر سیستەمی کوکی پیتەفڕێ بڵین دەشپولی فڕۆکەکەی کە سەیریەکاتن بەرزیەکەی ئەخێندەوە 3000 وایە زانی 3000 کیلۆمەتر 3 کیلۆمەتر بەرزە بەڵام خۆی ئەگەر بە فوت قیاسی بکەی سەیەکی ئەوەیە کە نەوی بووەوە بەرز بێتەوە دایڤنگ کاتی ئاگادار بووە لە زەویە چونکە بە فوت دەخێنێتەوە ئەو هەڵەی کە قیادەی عێراقی کردی کێشای بە عەرزە بووە دوو کردەوە و فڕۆکەکەی کە لە عەرزیدا بەرزەوە بوو 3000 مەتر بینیوێتی کە بەرزە وای زانیوە مەترە وای زانیوە مەترە خۆی 1000 مەترە ئەو هەڵەیە بۆ گیانە دەزانی و فڕۆکەوان بەڵێ زۆر باشە با باسی سەرپەرشتی کاری شەڕەکە بکەین یعنی لە ڕووی سەربازیەوە ئەوەی کە عملیەکان سەرپەرشتی عملیەکانیە کرد کێ بوو لە عێراق سەرپەرشتی داگیرکردنی کوێتی کرد یا شەڕی کوێتی کرد تۆ پێش هەموو شەڕێ کە بیکەی حرەکاتت هەیە پێڵەن مێزی لم کە شوۆنەکان تەرخانەکەی ئەوەی کە سەرپەرشتی ئەو شەڕی کرد فەرماندەی هێزی هەرجمهوری عێراق یا دەفتەی هەڕاوی لە بەندەسەڵاتیەوە بوو ئەو هەمووی کۆنتڕۆڵی لە بەندەسەوە بوو ینی هەموو ئەو هێزانی کە باست کرد سەرەتا مەسەلەن هێزی تایبەت گاردی کۆماری ئەو کەتیبانەی دەبابات هەمووی لە بندەسی ئەوە ئەو قایدی عملیەکە خۆی لە بندەسی ئەوە بوو یعنی شەڕەکە هەمووی بەڵام تۆ چارەنووسی ئەو چی لێ هات یا دفتەی ڕاوی بەڵێ کۆتایە ئەمری خۆی کردەوە تۆ هێزی تایبەتت هەیە ئەمانیش سربەخۆ ئیشەکەم یعنی پەیوەندی ناکەن بە هێزی زەویەوە بڵین هانک و حەرەجمهوری ئەوانە هێزی تایبەت کە بڵین قوات خاسەوە ئەوانە بوون ئەمانەش داخڵی شەڕەکە بوون لە مەتاری کوێت یەکشت کە سەرنجی کاک سەلام دنیای لەو کاتایە بەلای خۆیان ڕاکێشاوە جۆرێک لە ملهوڕی سەدام حوسێن بووە یعنی پێی وتراوە بکشێرەوە ئەم شەڕە مەکە کۆتایی پێبێنە ئەو بەو مودەکەمە هەر کردی و
کوێتی بە پارێزگای 19ەمی عێراق ناسان ئەمە چۆن بوو ینی لەسەر چی بنەمایە سەدام ئەمەی کرد ئەگەر مێژوو بگەڕێیتەوە کوێت شارێکی عێراقیە بەڵام لە ساڵی 1930ەوە 1930 بوو دەوڵەت سەدام حوسێن ینی بڵێن غرورێکی وای گرت کە ئەیگەڕێنمەوە بۆ خۆی و وەریەگرمەوە چونکە نەوتی عێراق کوێت لێژایە نەوتی عێراق بۆ کوێتە ڕۆیی ئەیوت تۆ نەوتی منە دزی بەڵام کوێت نەوتەکە خۆی شۆڕە بێتە خوارەوە بەرە کوێتە ڕۆ ئەگەر باسی نەوتی کوێت بکەی کوێت نەوتی نییە هەمووی نەوتی عێراقە لە عمارە و لە ڕمێلە و لێوێنانەوە بۆ یەشێتە خوارەوە شۆڕە بێتەوە ئەمە یەکێ سەدام حوسێنیش زۆر چۆنەڵێن بە کوردواری خۆمان کە لە ڕق بوو نەرمی هیچ پێشان نادا نەرمیش پێشان نەدەی دەرەقەتەوە هەموو هێزە نایت هەر کردی ئاخری هەر کردیشی باشە دوای حوت مانگ جناب تەزانی کە دەرکرایەوە لە کوێت بەڵێ چی زیانێکی پێگەیشت لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ئەسلیحەی ینی چەکەوە لە ڕووی لە ناوچوونی سەربازەوە باس لە ژمارەی زۆر گەوراکرێ 100,000 سەرباز 200,000 سەرباز زیانەکان چی بوون؟ خۆی پێش ئەوەی کە تۆ بڵێ زیانەکان بداتن ئەمریکا بە وڵاتانی یەکگرتووی کە فڕۆکەیە زۆریان هێنا لە هەموو جۆرێکی هاوپەیمانەکە ئەو پەیمانەکانی F-16یان پێبوو F-15یان پێبوو تۆرنادۆیان پێبوو ینی F-117یان پێبوو فڕۆکەی تریان پێبوو ئەیدا سەندەربۆڵتیان پێبوو ئەیدا سەندەربۆڵت فڕۆکەیەکە لە دەرەوەی ئەمریکا مەمنوعە بفرۆشرێت تەنها بۆ ئەمریکا بۆ خۆیەتی بەشداریەوە شەڕاکە هەتاکو ئەفسەرێکی ئەمریکی ئاڵێ ئەگەر من لە سوپای دوژمنە بم بزانم ئەیدا سەندەربۆڵت هات شۆنەکەم بەجێڵم و هەڵدێم باشە بۆ تایبەتمەندی چێت تایبەتمەندی ئەو فڕۆکەیە جارێکی دۆشکەیەکی تایە بڵین لە جۆری ڤۆڵگان 6 لولەیی 30 ملیم جگەلەوە موشک زۆر هەڵەگرێ و دقەی ئیسابەی زۆر بەرزە زۆر مەترسیدارە بۆ ئەوە فڕۆکەیە پێڵێن فڕۆکەی هێرشی ئاسمانی زۆر سەرباز و ئەوانە جگەلەوە عێراق فڕۆکەکانی کەوتە شەڕ لە ئەوڵی شەڕە بۆ نمونە 125 فڕۆکەیەکی F-15 خستە خوارەوە دوای F-15 کەوتە خوارەوە بە موشکی زەوی دوای ئەوە 125 لە جۆری PD F-18یەکی خستە خوارەوە هۆرنێت کە سپایکەر پێی بوو ئەمانە لە بەرنامەکانی پێشا باسمان کردووە یعنی ئەگەر ئەو قسەی و بیر مایکل سکۆت سپایکەر بڕوان ناکەم ڕەنگە ئەم فڕۆکانەیان چۆن خستە خوارەوە جاری پێشش بیرمەیانی و پرسیارم لێ کردووی پەیوەندی بە فڕۆکەوانەکەەوە هەیە پەیوەندی بە فڕۆکانەکەیە تەنیا فڕۆکەوانەکە لە زیرەکی خۆی چونکە تۆ 125 بەرامبەر F-15 PD و PDSC هەیە یعنی ئەمە ئەم نومونانی کە دەستکاریەکەن 125 PD توانای F-15 نییە و توانای F-18 نییە هۆرنێت بەڵام لەسەر زیرەکی وەسێ کە تۆن بتانی ڕادار بشکێنیتن نەوی بیتەوە لەگەڵ زەوی لە بەرزی 10 متر 15-20 متر بفری بۆی نەتبینن دوایەوە بسوڕێتەوە بە دوایان هەوڵ بدەی ئاگری فڕۆکەکەی تر ببینیتن ئەو دڵنیایە لە تۆ ناترسێتن ئەڕوا لە بەرزی 900 متر بە سورعەتی 900 ئەم بە سورعەتی 2800 بۆیان هات کە لێیدا هەڵات کە توانای سێ فڕۆکەی تری نییە بێ دوورکەوێتەوە ئەنج بگەڕێتەوە بۆ شەڕ ئەمانە ئەوها ڕوویدا لەسەر زیەکی با بێمەوە سەر پرسیارەکەی خۆم زیانەکانی عێراق چی بوونیانی ئەو کاتە زیانی عێراق خەبارەکەی چەند بوو ینی زیانێکی زۆری پێگەی گۆڕستانی سەفوان ینی بەناوبانگە هەموو ڕستمەکان باڵێ وێنەکانیش ڕنگ بێ بینی بێتت خەڵکی بینی بێتی لێوێنانە بڕۆ عێراق تاکو 200,000 سەربازی لە ناوچوو 200,000 سەرباز لە ماوەی حوت مانگە بەڵێ لە ناوچوو باش لە ڕووی چەک و ئەسلیحەوە چی لە ناودا بەنسبەتی بڵێن عێراق لە منتیقەی ناوچەی ئێمەیە لێرە یەکەم وڵات بوو کە بڵێن ئوستولی بەڕی هەبوو عێراق نەیمە وێران بوو تۆ
بە هیچ جۆرێکی ینی نێمە. مەبەستەکەت ئەوەیە بۆی بینەران باشتر حاڵی بن بڵێنەوانی کە ئەوانەی تانک کە و تانک و هین هەڵەگرێتن بارەکاتن لە جۆری فاون ئەو ئەڵمانیەکان ئەو سێرا هەمووی لە ناوچوو 700 دانەی هەبوو عێراق هەمووی لە ناوچوو باش جگە لەوانە تانکەکان بڵێن هێزی محەممەد قاسم دووجای عادەی تەنزیمیان کردەوە دووبارەیان کردەوە کە بڵێت تانکەکانی هەمووی لێ لە ناوچوو ئەوانەی کە دەرچوون لە کوێت حاموڕابی دوای شەڕی کوێت هەر لەسەر زنجیر بەلای قاعدەی مام عەلیە هاتەوە کە قاعدەی مام عەلی لە ناسریە ئەمریکا گرتووی بەڵام بە شەڕ ڕەت بوون وانیان دەربچن لێ و گەیشتنەوە بەغا ڕاپانکانە بە شەڕ گەیشتنەوە بەغدا بە شەڕ لە کوێتەوە تاکو و باغا بە شەڕ گەیشتنەوە ئەو کاتە سەدام حوسێن نێزانیش بکە مەجالیەوەی نەبوو نەو شوجاع بداتێ بە سینی ئەیدا پێیان لە ناو تانکەکان بڕۆن بۆ شەڕ دیمەنێکی سەرنج ڕاکێشەوە یعنی ئەی بە پارە بۆ ئەو سەردەما هیچ خەمڵاندنێک هەبووە ناتوانین قیاسی ئەو پارەیە بکەین بە تەواوەتی بەڵام قەبارەی زیانەکان یعنی لە چاو حەوت مانگا بێ زۆر بێت زۆر بێتن زۆر بێتن چونکە عێراق تازە لە جەنگی عێراق و ئێران دەرچوو بوو جگە لە دەوڵەمەندی عێراق لەو جەنگایە دەرچوو 442 میلیارد دلار قەرزار بوو هەرزی سعودیە و کوێت و ئەوانە ئێستا زۆر هاوڵاتی خۆمان وازانەیە کە سەربازێ شەهیدە بوو سەدام حوسێن سیارەیە کڕۆنەیەدا پێی لەگەڵ 10200 متر بۆی خانوو دروستکە ئەو سیارەیە پارەی عێراق نییە پارەی سعودیەیە ئەگەر کۆڕۆنا میتسوبیشی سوپەر تویۆتا مانامووی سعودیەدا تەواو کۆتایی پێهاتی کوێت و ئەوانە بەڵام ئەمانە سعودیە ئەیدا کوێت ئەیدا قەتەر ئەیدا ئەمانە پارەی عێراق نەبوو پارەی سەدام حوسێن نەبوو بەس نییە بەخشی چونکە ئەوان مەترسیان هەبوو بەسە شتێکت بووە باز بکەم باشە لە جەنگی عێراق و ئێران شەڕی بە کوێت و سعودیە فرۆشت شەڕی پێیان فرۆشت بنموە باخیرەیەکی بارهەڵگری نەوتی کوێتی نقم کرد لێیدا بە موشک هی سعودیە لێیدا هی ئیمارااتیدا عێراق تاکو میراجەکانی دەستکەوت ئەنج توانی عێراق بەبان کوێتان ڕەتە بوو بۆ شەڕی ئێران کە ئەچووە جەزیرەی لاراکوانە حادسەیە ڕوویدا 4 فڕۆکەی ڤانتۆم هاتن بەرەو سعودیە دوو فڕۆکەی F-14 تۆن کات لە بەرزی ئەمانەیانە پاراستکە لە دواوە بێ بەرز بێ ئەمانە حیمای ئەوانە نەی پارێزن 4 ڤانتۆمەکە ڕۆیی فینگەرفۆر لە بەرامبەری دوو F-15 سعودی هات کە بینیان بەرەو سعودیە دێتن موشەکەکانی F-15 لە توانای ڤانتۆم نییە بڕۆ 5-6 ڤانتۆم دەرەقەتی F-15 نایە لە ئاسمانەتوانی هەمووی بخاتە خوارەوە بۆ ناتوانانی لەگەڵ شەڕکەی مانە موشەکەکانی BVR لە دەرەوەی بینینە ڕۆکەی لیدەری ڤانتۆمەکانیان خستە خوارەوە کە مقدەم بوو ناوی حکومەتە مایۆن بوو لەسەرش نەدۆزرایەوە نەمەیتەکەی و نەفرۆکەکەی و لە چۆکەوتە خوارەوە لە خەلیجە دوایەوە ئێران وازی هێنا شەڕی بۆوان نەفرۆشت ینی ئەم هاوکارێ ئەمە هاوکاری عێراق کراوە و کاتە جگە لە چەکی ئەمریکی سعودیە کۆی فڕۆکەی عێراق لە ئەبوظەبیدا بەزیم 125 فڕۆکەی عێراق بە ئاسمانی سعودیە ئەڕۆیی زۆر باشە بابەتێکی دیکە ناوێکی تری دیاری ئەو سەردەمەی حکوومەتی بەعس و عێراقی بارق حاجی حەنتە بوو پێما بێ فەرماندەی هێزی تایبەت بوو ئەو چ ڕۆڵێکی هەبوو لە شەڕی کۆیدا لیوا بارق عەبدەڵڵا الحاج حەنتە خەڵکی شاری سوێرەیە ئەسڵا بارق لێپرساوی فەرماندەی هێزی تایبەتی عێراق بوو ئەو کاتە لە مەتالی کوێتیشا بوو گەینەکە بوو هێرشەکەی بردە سەر کوێت بەڵام ئەو شەڕیان نەکرد چونکە شەڕ لە کوێت ڕووی نەدا ینی تەنها نەبێت لە کۆشکی میری کوێت ئەنێ تەقە و شەڕ کرا لە هیچ شوێنێکی کە شەڕ نەکرا وەک بڵێ شەڕی بەری بەڵام بەشدار بووە لەوێ بەڵێ بەشدار بوو کە چووە ژوورەوە ینی بۆ نمونە سەفوان کە تانکی عێراقی ڕۆیان ژوورەوە عەمیدێکی کوێتی لەگەڵ هەشت سەربازە خۆیان گۆڕی بوو ینی هەرجلی سەربازیان لەبەر نەبوو دژداشەکانیان لەبەر بوو سەریان بەرز کرد کاتێ سەریان کرد تانکی عێراقەوتیان داشن دەست بەرزکەنەوە خۆشیان سەریان سوڵما بوو نەیان نەزانیشێ بەرگریەکی تۆ نەبووە توانای تویانە
ئەی باس لەوە کرێ هەر بە بۆنەی ئەو شەڕی کۆیتەوە بوو کە سەدام حوسێن بارقی کوشت بە بۆنەی ئەوە بوو یاوەکاری تریشە بوو کۆمەڵێ هەڵە ڕووی داوە کۆمەڵێ بابەت لە نێوانیانە کارێکی تر هەبوو باش بارق کە لە مەتاری کوێت بوو ئەگەر تا هاوڵاتی و ئێمە بە بیرمان دێ سەدام حوسێن کاتی خۆی لە تەلەڤیزیۆن دەرچوو وتی ئەگەر بڕیاری کشانەوەمدا لە کوێت دەرچوو دەنگم ئەوە من نیم کەس نەکشێتەوە ئەوە من نیم ئەم یەقینەوە وتی باوە هاوتی بەڵام کاتێ بڕیاری کشانەوەیدا کە تیاش و دوای حوت مانگ بارق لە مەتاری کوێت قسەیەکی کرد وتی ئەم زەلامە چیەکە لێرەواڵێ مەکشێنەوە لێراڵێ بکشێنەوە مەبەستی سەدام حوسێن مەبەستی سەدام حوسێن بوو ئەوە ئەگاتەوە سەدام حوسێن غەڵەت قبوڵ ناکە بە شێوازێکیش وتی بە سوچی جگە لەوەش لە کاتی ڕاپەڕینە بارق ئەو کاتە لە سێدارە نەدرا عیدامیان نەکرد نیان کوشت بوو هاتەوە بەرەو تووس خورماتوو کە ڕاپەڕین دەستی پێکرد تووس خورماتوو کەوتە دەست هێزی پێشمەرگەوە لەوێ چەند باسیەک و استخبارات و ئەمنی لە سێدارەدا لە بەرەوەی تووزیان بەجێشت و ڕایان کرد بە بێگەڕانەوە بۆ بێگەڕانەوە هیچ شتێ سەربەخۆیی ئەمەی کرد ئەمە هۆکارێکی تر بوو ئەمە هۆکارێکی کە بوو بەڵام هۆکاری سەرەکی کوێت بوو بەسەمەش کۆتایەکەی چۆن بوو کۆتایەکەی کوشت بەڵێ هەرخۆی نەبوو کۆمەڵێکێکە بوو دیوا عسمەت بوو ئەو بۆ کامل ساجود و فەرماندەکانی هێزی تایبەتی عێراق جەنەراڵەکانی هەمووی لە ناودا کەسی نەما باش وەڵا لەسەر بارق لەبەرەوە ئەوەندە باسی بارق حاجی حەنتاکەم ناوێکی ئاشنایە بەوەی زەبروزانەکانی بەرامبەر کورد دەنامتە زانی لە هەرێمی کوردستانی شەر بارق هەبووە ینی ڕۆڵی هەبووە لە گەرمیان لە منتیقەکانی تر ئەرکی و بەرپرسیارەتی هەبووە پێما بێت لە سەرەتاکانی ئەوە بووە کە چوەتە ناو جێیشی عێراقیوانە بارق جگەلەوەی کە بڵین لە سوپای عێراق و حتەی کە ئەفسەر بوو ملازمەوەل بوو لە لوبنان بوو لەوێ شەڕێ کرد دەرەوەی عێراقی شەڕ بەڵێ لە لوبنان بوو ئەو کاتە ملازمەوەل بوو لەگەڵ هێزی تایبەتی عێراقا کە بڵین ئامر فەسیل بوو شەش حەوت سەربازی هێزی تایبەتی لە بندوز بوو لە لوبنان لە شەڕی ناوخۆیان لەوێ شەڕێ کرد ئەم زەلامە دوایەوە کە هاتەوە مەسەلەن لە کوردستانە بەشداری شەڕی ناوچەی گەرمیان و ئەوانەی کردووە بەشداری شەڕی شیوە سوور و ئەو منتیقانەی کردووە لە زۆر شوێنە لە کوردستانە شەڕی کردووە زەلامێکی درندەش بوو یعنی اختیار و مناڵ و گەنج و ئەوانەی نانەبوو نانە خێر ینی یەکێ لەوانە شوێنێک شەخصێکە لە منتیقەی شیوە سوور کە پێڵێن ئۆمەرمەندان ئۆمەرمەندان لەو ناوچەی لای خەڵخاڵانەوە شیوە سوورەوە بارق بەدەستی خۆی تەقاندیەوە ئەو بڵین مەرقەدەی کە خەڵک بەدەستی پیرۆزی ئەزانێتن بەڵێ بارق لە ساڵی 1986 بەڵێ لە 84 با بڵێن کە ئێران لە نەوتی کەرکووکیدا سەدام حوسێن پێویستی بە هێزێ بوو کە کەرکووک بپارێزێ بارقیان هێنا کردیانە قائد قوات حمایەتە نەفت فەرماندەی پاراستنی نەوت لە کەرکووکە کە بڵێن شوێنی هێزەکەی لە شۆرجە بوو لە منتیقەی ناوچەی حیسابات ئەلێنانە بوو زۆر باشە باواز لە بارق بێنین و کۆتاپرسیاری ئەمەڵقەی لێ بکەم لەسەر شەڕی کۆیت دواتر خێمەی سەفوان هەڵدرا هەڵدانی ئەم خێمەیە و ڕێک بە چەکدانان و چەککردنی عێراق دانرا و جۆرێک لە ینی شێوازەکە بە سوکایەتیکردن بوو دوای ئەوەی تۆ سنگت دەرپەڕان و ڕۆژتی کۆیتت گرت بە و مدەکەما و دواتر ئەمریکا هاوپەیمانەکانی توانیان ئاوا بچکێنن ئەم ڕووداوە چۆن بوو چۆن ئەم خێمەیە هەڵدرا و چۆن ڕێکەوتنەکەی تیاکرا بۆ ئێستش بە سوکایەتی بۆ عێراق ناوزە نەکرێت تۆ خێمەی سەفوان ئەو چادرەی کە هەڵدرا لێوێنانە نۆرمانە شوارسکۆف لێ پرسراوی هێزی یەکگرتوەکانی وڵاتان کە هاتن سوکایەتێکی زۆر گەورە بوو بۆ عێراق چونکە تۆ لەو کاتەیە دوو ڵاینتدانە
34 و 36 بەڵێ و ئەمزاد کرد ڕازی خەتی 34 خەتی 36 خەتی 36 کرد کە تۆ چۆن ئەڵێن سیادەت نەما دەستت نەما لە سەر وڵاتە وڵات لە دەست و ڕۆی ئەم دوو ناوچێ ناتوانانی فڕەکەی پێ بفڕێنیتن دوایەوە هەموو قەرزەکان هەموو پارەکان بە هەموویەوە بە مەسرەفی ئەمریکاوە چی سرف کردووە لەو شەڕەیە هی فڕۆکەی ئەمانەی کە کەوتووە هەمووی کەوتە سەر عێراق هەمووشی هەر ڕازیم بەس بۆ ئەوەی حکومەت نەڕوخێ ڕژێمی باس نەڕوخێ لە عێراقا هەموو شتێک قبوڵی کرد جا باس لەوە کرێ کە هەر تەنانەت پێش ئەوەی ئەو وەفدە مەسەلەن بچنە ناو خێمەکەەوە دەمانچەکانیشان پێدا ناون چەکەکانیشان پێدا ناون باس بۆ بەشێکە لە سوکایەتی باشەکە لە سوکایەتی و دوایەوە سوکایەتی گەورە تۆ جەنەراڵێکی عێراقی بیتن سەربازێکی ئەمریکی سێرجنت عریفێ بێ کە قۆڵت بگرێت بتێنێتە ئەملاوە تۆ جەنەراڵی عریفێ چۆن قۆڵتەگرێتن دێنەوە بە تەواوی زەلیل بووبوون زۆر باشە کاک سەلام من لە مەڵقەیە هیچم نەماوە سپاست دەکەم شەڵا بەردەوامە بین لە شرۆڤەکردنی سەربازی بۆ جیهان بۆ ڕووداوانەی کە ڕوودەدەن سپاس بۆ عەقید سەلام سعەد ڕاوێژکاری 964 بۆ کاروباری سەربازی سپاس بۆ بینەری ئەوەی چاوەڕوان بن داڵقەکانی داهاتوو بابەتی زۆر بەپێستر و زانیاری زۆر زیاتری سەربازی دەخینەوە